هەمیشە و تومانە هێز و توانای خانمان زۆر زیاترە ئەگەر زیاتر پەرەی پێ بدرێ و هەمیشەش ئێمە وەکو بەرنامەکەی خۆمان وەکو دەستگای میدیایی کورسات هەمیشەش هەوڵمان ناوە توانە و بەهرەی خانمان لە پرۆگرامەکانی خۆمانە لە هەموو گۆی پرۆگرامەکانمانە بتوانین بیخەینە ڕوو بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست و هەنگاوێکیش بێ بۆ ئەو خانمە بەڕێزە کە بتوانێت کاری باشتر و کاری جوانتر بکات و بتوانێت بە شێوازی لە شێوازەکان کارەکانی زیاتر پەرەی پێبە. ئەبینی ئێستا خانمان ئەگەر لە نێو ماڵەکانی خۆشیانە بێ ئەتوانن بە دەستڕەنجینی خۆیان کۆمەڵێک کاری جوان و ناوازیان هەبێت و لە هەمان کاتیشە بە شێوازی لە شێوازەکان بتوانن لە هەفتە بازارەکانە بەشداری بکەن سەحەت و ئەمانە ئەتوانێت یەکەم پشت بەخۆی بەستێت پشت بە خێزانەکەی بەستێت پشت بۆ بەرهەمانە بەستێت کە دەست و پەنجەی خۆیەتی توانیوێتی بێتە بەرهەمێکی جوان و بتوانێت پێشکەشی هاوڵاتیانی بکات و ئەوانش بتوانێت سوودی لێ بێنن. من حەزم کرد لە یەکێ هاکە بە من و دووتم سەرنجم بەلای شتێکە ڕاکێشە ئێمە وەکو دەستگای میدیایی کورسات هەمیشە لە بۆنە تایبەتەکانە لۆگۆکەمانە بێ بەمە یعنی ئەبێ بە ئاڵای کوردستان و ئێمە بتوانین زیاتر ڕێز لە بۆنەکانمان بگرین یەکێ لەو بۆنانە نەورۆزە یاخود ئەو بۆنانەی تریش کە بتوانین بە شێوازی لە شازەکان هەمیشە بە ئەرکی خۆمان زانیوەکە ئاڵای کوردستان هەمیشە لەسەرەوە بێت و وەلۆگوی کورساتیش لە ئاڵای لە کوردستان پێک بێت ئەم خاتونە بە ڕێزەی کەم ڕۆهاتۆتە ئێرە توانوێتی ئەم لۆگۆیەمان بۆ دروستکات و بهێنێت ئێرە بۆ ستۆدیۆمە دەستخۆشی لێگەین و لە هەمان کاتیشا کۆمەڵێ بەرهەمی تری هێناوە کە لێرە بتوانێت بۆ ئێمە زیاتر باسی بکات و وەکارەکانی خۆی چۆن ڕنگدانەوەی هەبوو و لە هەمان کاتیشا ئەم کارەکانی زیاتر چنینە یاخو کاری تریشی هەیە. ئێستا ئێمە حەزەکەین زیاتر لەگەڵ خۆیان ئەگەر ئامادە بێت لە ستۆدیۆ زیاتر لەگەڵ خۆیان بتوانین هەتا هاوکارانم مایپشتی بۆ ئاماداکەن سەحەر ئەوەی کە جێگەی سەرنجە زیاتر کاری وردەکاریە ینی وردەکاریەکانی چۆنەیتر لە چنی نابێ لەوەیە بێت کە تۆ بۆ نمونە چۆن کار لەسەر فەیسەکان ئەەکەی دەموچاوەکانەکەی یەکێ لەو کارانەی ترکە ئەمڕۆ هێنایەتی هەندێکی تەواو کردو و هەندێکی ماوێتی هەندێک کاری ژەساوی کە لەسەر شاشە ئیبینین ئەمە ڕۆژانە لە نێو ماڵەکانی خۆمانە ئێوە خانمانە زۆر خەستان لەو بابەتانێ گۆشەی سەرقەنەفەکان بتوانن جیاوازتر دەرکەوێت یاخو کۆمەڵێک تایبەتەکە تایبەتیش بێت جای من زیاتر قسە لەسەرم بابەتاکەین ئەمڕۆ خاتوو تارانادرمان لایوەکو دەرسەنجینێ ئەگەر بفەرمێ لە ستۆدیۆ بەخێر خاتون گیانبانی بەڕێز باش سەرچاو بەخێر بێت تاراخان یەک دنیا باسی ئیشەکانتی کردووە سەرکوتە لە زاری خۆشتەوە گوێمان لە ئەزمموی جەنابەت ئەبێ بەخێر بێت سەرچاو زۆر بەخێر بێ خاتون تارە کارەکەی زۆر سپاس دەکەم کارەکەی من تازەیە بە ینی لە هەرێمی کوردستانە ئەم کارە زۆر تازەیە لە ساڵی 2022 لێرە ینی بڵاو بۆتەوە لە جیهانیشە کارەکە لە ساڵی 1950 لە بەریتانیا سەری هەڵاوە وەختی خۆی ئافرەتە بەتەمەنەکانیان یا دەست خاتون دەستڕەنگینەکانیان دەستیان بەم کارە کردووە بە قولاب ئیشیان کردووە قوماشی خۆیان یان جلوبەرگەکانیان پارچە پارچە کردو شتی جوانیان لێ دروست کردو بەڕێی کۆن ینی ئەو شتانە بەڕێیان لێ دروست کردووە ڕسمیان لێ دروست کردووە بۆ شتی ڕۆژانی خۆیان چەند شتێکیان دروست کردووە پێمە بە بەرگەسەڵ بۆ هەرین و پەردەبوون ئەوانە زۆر بێشتیان بڵین دروست کردووە بەڵام بۆ خۆمان کۆمپانیای نیک ئەم دەرزەی بڵین هێنایە ناو جیهانەوە ئەوەی کە لەسەر ئەمە کارکەڵە وایە ئەمە با بڵین دەزوەکەی و دەرزیەکەی تایبەتە دەرزی بڵین تایبەت بە خۆی هەیە وەکو چۆن بڵێ توانین نای بنین قەڵەمی خوری لای خۆمان بەس خۆی پەنج نیدڵی پێ ئەڵێن دەرزیەکەت پێ جەنابێت بەڵێ ئەگەر دەرزیەکەی و ئەمە دەرزیەکەیەتی دەرزیەکەی بەم شێوازەیە سێدەمی لەگەڵا بەڵام جۆریشی زۆرە ئەم قەڵەمە بەم پارچە تەلە خوریەکەی لە ناو هەڵەکێشیت ئەو ئیشە بەوە ئەکرێ ئەمە توانین بڵین تۆزێک کاری وردەکاریە بەڵام ئەبێت تەکنیکی لەگەڵا بەکاربێنی وردە ئیشەکە بەس ینی کەسێرێکی حەز بە ئیشەکە ئەکەیت یەکێکە لەوانەی کە زۆر باشە بۆ خاتونان ئەم ئیشە بکەن بەڕاستی ناوێکی تایبەتی هەیە پەنج نیتڵی پێ ئەڵێن بەڵام خۆی لە ئەستا بۆ ئیمبرۆیدەری بەکارێناوە واتە ئەتەمین تەتریس لە ڕابردووە کەم ناڵ بووین بۆ نمونە خوریانێنە
شیشەکان گەورەتر ئیتر دەستکێشیان بۆ چنین کڵاویان بۆ چنین بۆ مەکتەب ئەو شێوازە لە کارکردنی توای یاخود ئەتوانین بڵێن ئەم شێوازە ورترە لەو ئەتەمینەکە ئەو شێوازە کۆنەکەیە بەڵام ئەمەی ئێستا پەنجنی دڵە بەم قەڵەمە دروستەکرایانی ئیشەکە بۆ قەڵەمە ئەکرێت وردەکاری و شتی بڵین ئەم ڕسمە هەمووی بەمە ئەکرێت تەنها بەم قەڵەمە خوریەکەشی تایبەتە خوریەکەی هەر ئاحتیادی خوریەک بێت ئەبێت بەڵام بەپی دەمی لەگەڵە چەند دەمێکی لەگەڵە دانێکیان بڵین سێ دەمی لەگەڵێکیان بەس بۆ بەکرا ئەبێ یەکێکیان بۆ خوری باریک ئەبێت یەکێکیشیان بۆ خوری ئاحتیادی خوریەکانت پێ خوریەکان ئەمە نمونەیەکە بۆ دەمی سێهەمیان بەکارێت ئەم خوریان بۆ دەمی سێهەمیان ئەمەی کایسە من دامناوە ئەمە بڵێن بۆمە بەکارێت ئەوەش کە بەدەستەوە گرتت ئەوەش بۆ پێوەکردنی بەڵێ بڵێ ئەمە بڵین بۆ پەتاکە بڵێن خوریەکە بەم دەرزیەوە بەم قولاپۆ چۆنەڵی نای بڵین بنیتی بە دەرزیەوە ئەم تەلەوە ئەکەین بەم دەرزیەوە ئەتوانی بۆ مام بکەیت بەسەر چاو خۆش بێ زای شوازەکەی چۆنە بە تەماش ئەو تابلە جوانشمان بۆ تەواو بکە سەرکە ئینشەڵڵا ئیشەکان وردە من سەرەتا کە دەسم پێ کرد بەفرە زۆرەکەی ساڵی 2021 بوو لەگەڵ هاوسەرەکەمە چوومە دوکانێکەوە بینیم ئەم قەڵەمە بەلامەوە شتێکی جوان بوو سێری ئافرەتێکی تورکم کرد لە ڕێی ئەوە من فێر بووم خۆی لە ناو رووس و باریتانیا و ئێران و تورک زۆر باوە ئیشە بەڵام لە هەرێمی کوردستانە کەمە ینی هەنێک خاتونی کەم ئیشاکەین بەڵام شێوازەکەی من جیاوازە لەبەرەوەی ڕسمی کەسانە ینی کەسایەتەکان دروستەکەم بۆ نمونە داوای ڕسمی خۆ بکەی بۆ سەر جانتایەک بۆ سەر گۆشەیەک ئیشەکەی من بۆەوە ینی بۆ شێوازە پەرم پێیاوە ئەگەر وێنێکی خۆم بەم بەڕێزت بڵم تابلێت قوربانی چاو ئەمە چۆنە ئەبێ دەستی کێشانت هەبێت دەستی ڕسمت دەبێ هەبێت دەستی ڕسمت هەبێت جاری وایە پرنت یەکەم جاری وایە ڕسمەکە خۆمی کێشمەوە من ئەکادمیش نیم نەم خوێندۆ بە شێوازێکی ئەکادمی بەڵام حەز خۆی مناڵیمە ئەم ئیشاکەم ئێسەوەکو چۆنەها نازانم بەدەم قسەکردنەوە بەم شێوازە ئەم دەرجێ لێرەوە ینی لە ئاسی دەمەکەیەوە کێتە ناوە ئەم خوریە ئەهێنینەوە دەرەوە لێو پێوەیەک بەڵێ ئەمە فێرکاری شتەکانیشم لە پێیجی خۆمادام ناوە بۆی خاتونان ئیسفادەی لێکەن چکە ناڵێم کار ئەم کارە هەر بەناوی خۆتەوەیە پێیجەکە بەڵێ دارەزانەوەی سەحر پرسیاری لێکەم بزانم خاتارە دوێنەکە لەسەر چی بۆ دروستکەوەی خۆت من بەس پرسیارم باشڵێ بۆتەکەم لەسەر جانتاکە لەسەر جانتا لەسەر گۆشە بە تابلۆی هەشتێک بێت بە چه حەجمێک بێت شتێکی وا بکەم هەر بە تابلۆی بۆی عادەن وایە ئێستا زۆربەی کەس دێم ینی کە داوای ڕسمێکەکات هێنێکیان بۆ سەر جانتا داوایەکەن یە ڕسمی مناڵەکەیەتی یان بۆ سەر گۆشە بەس بۆ گۆشە سوتفەی نەکردو تاکوێ شتێک بکەم بەڵام ئیشێکی جانتات هەیە بەڵێ ئەمەم هێناوە ئەمە هی مناڵێکە تەمەنی ئەوە بۆ 14 بۆ 15 ساڵێکە بێ حەزی کوتی جانتایەکەم هەبێ بۆ دەرەوە ڕسمی خۆی لەسەر بێ ئیتروتی ناویشی لەسەر بۆ دانێ بەو شێوازە خۆی قماش و هەموو شێوازەکانی خۆیانی بەچی شێوازێک بێت من بۆ شێوازە بۆ کاتی زۆرەوێ خاتوتارات بۆ جانتای چەنی پێ ئێستا ئەم دروستکردنی دەموچاوەکە ماوەی هەفتەیەک مەوێت بەڵام جانتاکە 2 ساعت 3 ساعت کیفایەتە بۆ دروستکردنی جانتاکە من جانتاکەش دروستەکەم یەکەم جارێک کێشم لەسەر قماشەکە قیاسی یەکەم بۆ حەجمی جانتاکە دوای ئەوە بەپی تەمەنەکان جانتاکەش دروستەکەم ینی گەورە نەبێت تەنانەت سەقردێلەم هەیە بەپی تەمەنەکان دامناوە هەر یەک حەجم دروست ناکەم ئەڵم ناڵەکە تەمەنی چەنە بەو شێوازە ئەم جانتاش هەر ئیشی خۆتە بەڵێ ئەو بێجێکە بەڵێ دووری ویشمانی قماش جانتاکەش دروستەکەم والله دەستە خۆشێکی زۆر جوانە جەنابەت ئیستا فێرمان کە یان تا ڕادێک پێمانیشان بە ئیشکردنەکەی چۆنە چاوانت خۆش بێت وردەکاری لە ڕسممان زۆرەکەم چ شتێک لە ڕسمەکەیا بێت دانامێنم بەڵام ئەوە دروست ناکەمەوە چی بەجلەکانیەوە بێ جری کوردی بێ تەنانەت جری کوردی خاتونی داوای ڕسمی خۆی کرد وتی ڕسمی خۆمە بۆ دروستکەرەوە لەسەر جانتای توت باگەوەی تورەکەیەکان جری کوردیەکانی هێلەکەکەی پولەکەی پیوە بوو بۆم چنیەوە لەسەری
هلا سر رسمك بوم تشنيو ڕسمی خۆی کردو بەخۆیەوە هێلەکی لەبەر نەبوو هێلەکەکەم بۆ چنیەوە پولەکەکانم بۆ پێوە کردەوە ئەوە نە بە وردەکاری بە وردەکاری کارەکەم یعنی بۆ ڕسمەکە چۆنەوەکو خۆی دەری ئەەکەمەوە ئەمەش کارەکەی ئەبێ ئەم پەتە لە ئاسی دەستا شل بێت نابێت تۆن بێ یعنی لە شوێنێکا دای ئەنیت ئاواینە شل بێ نەگیرێت چکە لەم پەتە بە شێوازێکی سیر ئیشەکات لەو دیۆ نابێ بە تەقەڵ بە قوسی ئاوینێت ئەمە کەواتە لە شوێنێک کابی دانیشی بە ئیسراحەت بە ئیسراحەت ئێستا من ئەمەوێت فکرەی کارەکە باشە بینەرەکان بیبینن ئەبێ ئەم پەتەی بەشی سەرەوە ئەبینە ناوە بەم شێوازە ڕایەکێشتەوە نازانم ببینرێت ئەگەر هاوکارانم بتوانن وردەکاری ڕسمەکە ئاوینەیە ئەم پەتەکە بەکەیتەوە ڕسمەکەیە ئەم دیوی ئەو پەتە کە لەم دیوە بوو ئەبێ ببیتەوە ئەو دیو ڕسمەکە باشانیت بە تەرکیزی چاو بەس تەرکیزی چاوی ئەم قولاپە ئەم دەرزی عفو ئاوینە بەکارێنیت تێگەشتن چۆنە بەڵام ئیشەکە مهمیەم ئیشە لە چیایە بە هەردوو دی ئەتوانی ئیش بکەین سەمن لەم دیوە ئێستا جوانی ڕسمەکە لێرەوە دامنە ناوە بۆ ڕسمی تر ئەمە بەکارێنم ئەم دیوەی بەکارێنم مهمی ئیشەکە ینی دووبەرە توانی بەکاری دوو شێوازە توانی بەکاری ئێستا هەنی ڕسمم هەیە بەرزە بەم شێوازە دروستیەکەم وەکو ئەو گۆشەی کە دانراوە گۆشەی ڕێویەکە بەڵام هەنێ ڕسم ئێستا دەموچاوەکەی لە بەروی ئینسانە ئەبێ ڕووی تەخت بێ ئاستی قژەکەی تۆزێ بەرز دروستم کردووە بۆی ینی جوانێک با بە ڕسمەکە چۆن بە بەرزی دەردێت ئەگەر بمێ بەشی ئەم دیوی بەرز بێت ئەبێ بچمەوە لەو دیوە بەشی قژەکەی بکەم ئەگەر بێ دەموچاوەکەی تەختکەم ئەبێ لەم دیوە بە جوانی ڕسمەکە بکەم جا تۆزی سەرنجمما خات و تارە هەر کە سەرەتا دەرزیەکە یەکەم نوقتەکە دیاریەکە باشە ئیتر وەکو بەدەمی و ئەڕوا بەدەمی و ئەڕات ئیتر ئەمەش بەپی دەمی دەرزیەک مەکینەوەیە بەڵێ بەپی دەمی دەرزیەکان ئەگۆڕێ ینی وردریکە یان گەورەتری بەڵێ بسەبێت ئێستا زۆر شت هەیە من بڵێن ئەو جانتایی کە دروستم کردووە ئەفو هەنێ شوێنی هەیە بێ من تەقەڵەکانی بە دووری چاوی خۆم لەگەڵ ڕسمەکە ئاواینە بە دووری بیکەمەها ماوەی بیت ماوەی بەمێ بۆی وەکو سەبەتەیەکی لێبێ بۆ نمونە گەرموویە سەبەتەیە دروستکەم ئێستا من ئەمەوێت تەقەڵەکانی کەمتر بێت چی ئەەکەم ئەبێت ئەو پەتەڕاکێشمەوە دەسم کەمەوە بەناوە ورتەکاری ئیشەکە زۆرە بەڵام تا بڵێ ئیشێکی خۆشە یعنی خاتونان ئەگەر بتوانن هەوڵ بن فێر بن زۆری سفادی لەگەڵ پەنجەکان تا چۆنی بۆ دەرزیە زۆرم حەزی بەس هەنێک کات دەرزیەکە لەم دیوەچێتەوە بەدەستمە حالێنەوە ڕینەرەوە بجاری وا هەیە لەزگەیەکی لێ ئەمیان شتێک بکارێنیت ئەوە بۆ ئەنجەوانە شتێکی وایە ئیش ئەتەمینەکەم بەکارێن چکە من ئەتەمینی ژەکەم ئیمبرۆیدەری ئەەکەم تێکەڵ بەکارەکەمی ئەەکەمەوە چکە زۆر جار ئاستی چاو پێویستی بە تەقەڵ و درومانە برژانی بە دەرزی ئەبێت بۆی دروستکەم و ناتوانم بەمیشە بۆ بکەم چکە ناشری نەبێت برژانمان عادەتەن باریکە پێویستی بە دەزوی باریکە ئێتە لەبەر ئەوە ئەم ئیشە ناڵم وردەکاری زۆرە بەڵام زۆر زۆر خۆشە خاتوتارە ببوورە لەگەڵەوەی کەوێنەیەکی ئاوا کێشی ڕەنگەکان جیاوازە هەمووی یەک جۆر خوری سپی بەکارێنیان هەر ڕەنگە و خوری خۆی هەیە هەر یان تۆ بۆیە ئەەکەی بۆی ئەوەمان تۆ من خوریەکان ئەی کڕم بەڕاستی بەڵام هەشتە وی خۆی ڕەنگی ناکەم ئەی کڕم خوریەکان بەپی بۆ نمونە پێویستی ڕسمەکە چ ڕەنگێکی تایە هەر هەموو یەکڕم بەڵام من خوریەک بەکارێنم لە لۆکە بەکارات و بۆی ینی مادەکەی ئەمە کە پێی دروستکراوە لۆکەیە بۆ ئەوەی شتەکە جوان بێت ئەگەر مادەی نایلۆنی تیا بێت تۆزێ وردە وردە تووک هەڵەیە بۆیە بێ باشترین جۆر بەکاربێن بۆی شتەکە مشتری لە خۆم ڕازیکەمانەوەشی زۆرە بێت بەڵێ جاری واژ هەیە شتێک بکەم بزانم مشتریەکە بەدڵینە ئەمە ینی پێی ئەڵێم ڕسمی بۆ ئەنێرم ینی ستێب بە ستێب من ڕسم بۆ کەسانێرم کە داوای ڕسماکە ئەوە نەبێت دروستی کەم و بۆی بنێرم باشە لە ئەوڵی ئیشەکەمەوە من پێی ئەڵێم ئەی دەستەکانە خۆش بە ئەو گۆشەی ڕێویە کە باست کرد بۆ نمونە طبعا زانین تۆ گۆشە بێت و لەسەر قەنەفەدانی تۆزاییە بێت و ئەبێ بشۆریە ئەمە وا هەیە بکرێ بەڵێ ئەشۆرێت هەڵیەگەڕێتەوە بۆ دیوی ئەو دیوەوەی چونکە بۆی تێک نەچێت تووگ هەڵنەیە دەها جوانیەکەی بمێنێت و هەڵی بگەڕە و بە دەرەجەی سیپلە ئەتوانی بیشێت زۆر باشە کۆمەڵی کاریشە کردووە بۆ هاوڵاتیان ئێستا هاوکارانم پیشانمانەیەن لە سلایدەکانە کە ئەو کارانە ئێستا بۆ نمونەمەیەکێک لە کارەکانە داواکردنی ئەم جۆرە کارانە تاراخان خۆیان داوایەکەن بەو شێوەیە دیزایانی کەیت و بۆیان پستنی یان خۆت
پێیان ئەڵێ ئەم شێوازە هەیە با خۆم بەمەتان بڵێ سەرەتا خۆیان بڵێن پێمەڵێت حەزم لە فلانەشتا لەسەر قماشی ئەو ڕەنگە بۆم دروستکەی ئەمە زۆر جوانە من بەڕاستی لەسەر تەڵەبی کەسەکانە سەرخواستی خۆیان من ئەو شتە دروستەکەم بڵین چ شتێکی بوێت من ئەوەی بۆ دروستەکەم وەس جاری وایە خۆم شتێکی پیشانەیەم ئەڵێم ئەمە جوانە ئەم فکرێ جوانە ئەم وێنەیە جوانە ئەتوانم بەکاری بێنەوە زۆر جار خۆم عنی شتەکان داڕێژمەوە و ڕسمەکان دروستەکەم ڕسم لە پینتەریست و گۆگڵەوە ڕائەکێشمە و دروستی ئەەکەم بە شێوازی خۆم بەڵام جوانیکی تایبەت و زۆر ناسگەیا بە ئیشەکەم ئەمە زۆر دەنگدانەوەی هەبوو ئەم قردێلێ لەبەرەوەی من ڕستم بۆ ڕامکێشا گوڵەکە بارزە بەرزە ینی کە دروست کراوە بۆ قردێلەکە ئەمە شەرە بەو دووبەرەکە ئیشە کردەوە یان ئەمە ئەو گوڵی کە گوڵەکە ئەتەمینە بەڵام عەزیەکەی بەشی عەزیەکەی ئەم ئیشەیە دووبەر ئیشە کردوتتکە وتت جارێک لەسەرەوەی ئاخر بەڵام هەنێ ئیش پێویستی بە بەشی بەرزیەکەی نییە هەنێ ئیش ناڵێم وەکو ئەمە ئێستا ئەمە دەموچاوە پێشی بەڕوە تەختەکەیەتی باشە ئەها باسێکی ئەمانەشمان بۆ کە ئەمە تۆقەی مناڵێکی ساڵونی بوو دایکەکە داوای کردوتی حەزم لە لیمۆ و شلیکە بۆی دروستکەم ئیتر بەپی تەڵەبی کەسەکە دروستم کردووە زۆر باشە من لەسەر ئەم تابلویانە بەڕاستی بەدەر لەوەی کە کارێکی زۆر دەستی جوانە ئەتوانین بڵێن بۆ خۆی تابلۆیەکی زۆر جوانیشە من هەمیشاڵم ینی کاری خۆمان زۆر گرنگی پێ بدرێ ینی بۆ نمونێسا ئەمەی خات و تارا دروستیەکە ئەم تابلوانی دروستەکەن بۆ نمونێسا مەگەر لە ڕێستۆرانتێکە لە هوتێلێکە هەر کەسێکی کەش بێت پرسیارەکە ئەم خاتونە چێ ینی تۆ کەسایەتێکی خۆتە ژنێکە لە ئان و ساتی خۆیان چی کردووە حەبسەخانی نەقیب ئێمە هەمومان نەزانین کە لە چۆن ڕۆڵی خۆی بینیەوە کە ژنێک چۆن ئەتوانین ئێمە شانازی پێ بکەین بۆیە زۆر گرنگە ئەم تاپلۆیانە گرنگی خۆی پێ بدرێت بتوانین لە شوێنەکانە گرنگی پێ بێ ئمە دۆستخۆشی لەکەین بەڕاستی کارێکی زۆر زۆر ناوەزێ و هیواداریشی نەربەردەوام بی لەسەری ئەمە بۆ نمونە ئەمە ئێستا ماوێتی ئەم لە چی ماوێتی بەشی ئەم ئاستی ماوێتی دوای ئەوە من کە تەواو بوو دەرمانێکە لێ ئێم ئەتوانی دەرمانێکە بۆ لە پشتەکەی بۆی ئەم ئیشە سابت بێ دوای ئەوە ئەخیتە سەر چوارچێوەیەک بە چوارچێوەیەک حەزی لێ بێ بەو شێوازەی لەکەی ینی ڕووپۆشێکی بۆ بکەی سابۆ نمونام لۆگوی کورسات بۆ یەگەر نەمانوێت چڵکن بێت یاخود پیسی بەرگێت ئەتوانی بە شوشە یاخود بە ئەوانە زۆر کەس داوای ڕستمیان لێکم و توێتی بەس قماشەکەم بەرەوە ینی بۆم دروست کە قماش بمەرەوە قماشەکە خۆمی خەمە سەر چوارچێوەیەک بۆ ماڵەکەم ڕستمە دروست کردووە هەفتە بە 90 سانتیم بوو ڕسمی تاوسێ بوو ئەو ڕسمم چەند ینی زۆر زۆر خوری تا بەکار هات بەڕاستی بەڵام ئیشێکی بڵێت تا جوان بوو لەسەر قماشێ بۆم کرد خۆی خستیەوە سەر چوارچێوە بۆ ژووری میوان بەکارێنە باشە ئێستا تارم تابلۆی حەبسەخانە تا ڕادێکیش هەر لە ئیشەکەی خۆدا تازەگەریت کردو بۆ نمونە میناو تێکەڵ کردو ئەو لیرەکانە تێکەڵ کردو مەجای ئیشی بەرفراوانتر و با بڵێن بیرۆکەی تریشی هەیە ئیشەکەی جەنابێت ئیشەکە بڵێ خۆی لە ئەستا ئەم ئیشە بڵێن فەرشیشی پێ دروستەکەن بەڵام جیهازەکەی گەورەترە فەرش لە وڵاتانی کە ئەم ئیشە فەرشی پێ دروستەکەن بەڕاستی بەڵام جیهازێکە وەکو دەمانچەیەک وایە بەکارێن لەسەر چوارچێوەیە کارە زۆر وردێکاریتە ئەوە تاوسەکەی کەوتم ئیشی وەکو قەڵەم و وەکو زەیتی و بۆی ئاوی چۆن ڕنگ تێکەڵەکەیت و من بە خوری لە طەبەقێک بەس دام ناوە دوای ئەوە ئەنجا ڕسمەکەم کردوێتەوە ئەمە چەندێکی پێچوە میشە ماوەی هەفتەی پێچوو بەڕاستی لەبەر ئەوەی ئەبوایەت لەو حەکە بڵین گەورە بوو ئەبوایە دەستم ڕاکێشایەتە بۆ ئاستەکانی لەبەر ئەوە شان و ملم ئەوە سام زۆر جار لەبەر ئەوە ینی پێچوو بەس وەکو ئەگەر بچووک بواە هەفتەیەکی بەس بوو ئەمە بۆ نمونە لە پڕ دەزوەکە پچڕێت و خورێکە پچڕێ خەڵی خۆشەوەی خۆشە دەست پچڕان هینە پەت عفۆ پەت چڕاندنی نییە بەڵام چییە لێرە کە بتەوێت ئەم خۆریە بڵێن بقرتێنیت ئاوە ڕایەکەشتە دەرەوە لێرە ئەی قرتێنیت و دەرزەکە دێنتە دەرەوە بە زۆکوتر هیچ ینی مەگەر بڵێ خۆریەکەت عادی بێگی ناچڕێت زۆر ئەبێشتی باش بەکاربێنی بۆ میشە چکە ینی گوناحەتەوە ئیشێکی ئاوا جوان خوری خراپ و بێکەڵکی بۆ بەکاربێنیت ینی کوالەتی کەم بێت ئێستا من ئەم خوری بەڕاستی کوالەتی بەرزە ینی شتێکی زۆر زۆر باشە بۆیە بەکارێن بۆم ئیشە لەبەرەوەی بۆ
مدتێکی زۆر بمێنێتەوە بەڕاستی حیفە ئێستا من ئەم ئیشە بۆ دروستی کەم و بۆ زەمانێکی کەم بێنێتەوە لەبەر ئەوە ئەبێ ئیشی شتی باش بەکاربهێنی ئەو مادەش بەکاربهێنی بۆەوەی کەوانەی تەبی پارێزە دەستی خۆش وڵی خۆ زۆر کار لە تابلۆکێشانە لە ڕەنگەکانە ئەو کاڵی تۆخەش زۆر لەوانێت تۆ زێستم بەچنین بیکات وڵی دەست لە تاوسەکەی بەڕاستی من بینیم تەنانەت سێبەرەکانیش دروستەکەی دەست خۆش بێت خۆی جوانێک ئیشەکە لەوای زۆر بە وردەکاری و خەرێکی دروستەکە ئەم وێنانە کە ئێمە بینیمان بەخۆ من وەکو خۆم حەزم کرد سەرکۆ نازەم تۆش حەزی کرد بۆ نمونە تابلۆکی لەو جۆرە زۆر جوانە بەڕاستی کاتە خواست ئەبێ لەسەر هونەرەکەی جەنابەت زۆر بێ وایە سپاس بۆخوا بە حکمیەوەی ڕسمی کەسی دروستەکەم هەنێکم لە پێیجەکەم دانەناو لە بەری کەسەکە پێی خۆش نییە ڕسمەکەی دابنێم بۆیە زۆربەی جار ڕسمەکان بڵاو ناکەمەوە لە پێیجی خۆمە پەیوەندیت پێوا کرد پێیجەکەی خۆمەوە ئینستاگرام تەنیا ئەو ڕێگەیە بۆ پەیوەندیکردن بەڕێ بەڵێ بەس جاری وای داوای ئەگەر ڕقم بکەن ئیتر لە ڕێی پێیجەکەی خۆمەوە ڕقمیان پێم و لەبەروی جاری هەنێک ئیژوا ئەخوازێت دوورتەکاری و تەڵەبەکەی زۆرە مەجبورم بە تەلەفۆنکردن قسە لەگەڵا بکەم زۆر باشە تارەخان ئەم شێوازانە کە توانین بڵین چوارچێوەشی بۆ کراوە بەڵێ ناوانێت لە ناو ماڵەکان شتێکی زۆر جوان بێت شوێنی تایبەت ژووری مناڵیش چوارچێوەشتەکەش خۆ دروستیەکەی نەخێر چارچێوەکە ئەیکڕم ئەگەر بمەوێت بەکردنی ئەم زۆر بە لای دارتاش ئەمەی کە لەسەری دروستەکەی خامەوانە بەڵێ بەس خامەکەیە بێت شەر نییە خام بێت بەپی ڕەنگی بۆ نمونە شتێک واخوازیێ سپی بێت یان پەمەی بێت یان مۆر بێت یان هەج ڕەنگێک حەزی لێ بکەی من ئەتوانم لەسەر ئەو ڕەنگەبی ئیچنم قماشەکەش مشکلەی نابێت ئەم ئیشە قماشێکی دیاریکراوی نییە بڵێ لەسەر قماشێکی دیاریکراوە بەس لەسەر خام بیچنم قماشی دیاریکراوی نییە ئێستا قماشە زۆر جوانە ئەمە خامی ئەستورە تەنکەکەی نییە بۆیە جوانێکی ئەمانە لە کوردستان هەمووی بەردەستە لە بازاڕەکان من هەموو شتەکانم هەر لە بازاری سلاوانەکەم هیچی لە دەرەوەی ناهێنم لەبەرەوەی کەسەکانی خۆمان ئیسفادە لە یەکتری بکەین بەڕاستی بۆ هەوڵ بم لە دەرەوە شت بێنم با بەرهەمەکانمان خۆماڵیە من حەزم بەس بەڕاستی زۆر ئەگەڕم یخوا دەستەکەم حەزەکەم جا هاتووی جوانی ئیشەکەی جەنابەت لەوایە لە بوارە جیاوازەکانشە ئەم هەنەرەوە بەکارهێنا ئێستا ژێری پەرداخەوایە بەڵێ باشە ئیشمان هەیە قەیسەری نەقیبمانەیە سەحر خات و تارە خۆی زانێ قاڵم زۆر قاڵم لێ بەدایمە بچم بۆ وێشت کڕم ئەی دەستە خۆش بە ئەمە چۆناو چۆن دروستی ئەکەمە چۆن بەرگێکیشە بۆ پشتەوە داناوە بەشی پشتەوەی ئێستا چۆن ئەم ڕسمە بەشی پشتەوەی عفو هام شێوازەیە بۆی ئەو نەشازیە بشارمەوە ئەو بەشی پشتەوەی ئەو پارچەی لێ ئێم ئەگەر خۆ چاکەی پیا بڕژە زۆر حیفە ئەشۆرێت بۆی ئەو پارچەی لێ ئێم بۆی پشتوانی بیشۆیتەوە ئێستا من خۆمیان خەمە خەسالەوە ئەو گۆشەی پشیلەیەکە دروستم کردو ئەخرێتە خەسالەوە بە کاملی ئەتوانی بیشۆیت بەس ئەمەی کە ڕێویەکەیە ئەویان بەس بەرگەکەی لێکیتەوە ئەیخەیتە خەسالەوە وتە شۆردنەکەی چۆنە دەرەجەی سیپلە هەڵێک گێڕیتەوە بۆ ئەو دی و ئەگەر گۆشە بێت ئەگەر هەشت پارچەیەکی تریش بێت بۆن منە جانتاکان ئەتوانی هەڵی گێڕیتەوە بۆ دی بۆی ئەو شتانی کە پێوەیەتی یانە تا بتوانی بەدەستیش بشۆرێت باشترە بەڵام دەرەجەی سیپلە زۆر زۆر کفایەتە بۆی باشە بەدەستی ژلانێ عزێتی بدرێت چون ڕاستە ئەوەش هین ناکرێت بڵین نەترەنجێنێ کارەکانم چەند کارێکن بەڕاستی گۆشەیە ڕسمی کەسیە تابلۆیە گۆشەی فەیسی ئاژەڵەکان ئەوانە قەردێلەیە جانتایە بەرگی گۆشە و جانتا ڕسمی خۆ دەگەر حەسکەی لەسەریە بێ ڕسمی خۆ دەگەر بۆ نمونە حەزت دێبێ بە تابلۆ ئیشەکانی من بریتین لەمە بەڵام تاراخان لەگەڵ ئەوەی کە تابلۆکان جاری کە دروستەکەیتەوە هەندی ئەکسسوواریشی بۆ جیاکەیت بۆ نمونێسا لەگەڵەوەی کە ئەم تابلۆ دروست کردووە لەگەڵەوە هاتووی لیرەکانیش پێ کردو ئەوانە چۆنە گونجێنی بێکەوە ڕسمەکە خۆی وایە ڕسمەکە خۆی چۆن بێت بە هەمان شێوازی ناکرێتەوە نانە ئەوە نیکەمەوە لەبەرەوەی جوانیەک بەکارەکە بە ئەگەر بێمەوە بە خوری دروستیکەم بۆ نمونە لەواچێ من ڕەنگی ئاڵتونی بە تەواوەتی دەسم نەکەوێ یان نەچێتەوە سەر ئەو شتەی ئەکسسواراتەکانی کە پێوەیەتی بۆیە بە خۆی دائنێمەوە ئەکسسواراتەکەی خۆی دائنێمەوە محاولەشم کردو تا بتوانیومە چوم گەڕاوم لە بازار ئەو یا لە فرۆشگاکان چی بۆ نمونە ئەکسسوارات و شتێک بێ بە ڕسمەکەەوە بێت چوم
دەستم کەوتۆتەوە گەڕام بووی دروستم کردوتەوە. باشە وتت لە یوتیوب فێر بوویت بەڵێ بە تەما هەیت لە ئیشەکە بەرفراوانترکە یان خەریکیت بۆ نمونە هوەری تریش فێر بیت لەگەڵیا بەتەمام لە داهاتوێکی نزیکە ئیشەڵا خۆل بکەمەوە بۆ خاتونان بۆ ئەوی ئەم بوارە فێربوون بەڕاستی لە سەرەتای ئیشەوە تۆزێ زەحمەتە تۆ خەڵکی تر فێرکەی بێ خۆت قاڵبیت و ئەزمونت هەبێت ئەجا بتوانیت کەسی تر فێرکەی من لە ئێستا قاڵ بوومەتەوە لە کارەکەمە ڕۆژ بە ڕۆژیش فکرە و داهێنانەکەم لە ئیشەکەمان نەوەستاومتیایە داهێنانی ئیشەکەی من ئەوەیە کە ڕسمی کەسەکان دروستەکەم بەم ئیشە زۆر باش کارەکەم یعنی ئاوایە بەو شێوازەیە شوێنێکی تایبەت هەیە بە خۆت یان لە ماڵەکەی خۆت هەر لە ماڵی خۆمان لەبەرەوەی دوو کچی جوانم هەیە حەز ناکەم دوکانێکەوە کار بکەم بە ئۆنلاین کارەکەم لەبەر ئەوە لە ماڵ لە ڕێگەی پیجەکەتەوە تاڕاتیزای زۆر باشە دەستەکانە خۆش بێت ئێمە زۆر زۆر خۆشحاڵ بووین سپاس بۆ ئامادەبوونێ بە هیوای سەرکەوتن چکە کارەکەی تۆ زۆر هونەریشە و زۆر زۆر جوانە و گرنگیشت داوە بەوەی کە بە شێوازێکی جیاوازتر تۆ ئیش بکەیت لەسەر کارەکە دەستت خۆش بێت ئەمە پێشکەش بە خاتونی بکەم زۆر زۆر یەک دنیا مەمە هەر ئەوە ئێمە زۆر دیاری بۆمە بە شێوازێکی بەرزیش دروستم کردێتەوە بۆی بینەرەکان ئاشتا بن بە کارەکە یەخوا دەستەکان پێشکەشە بە خۆشحاڵیەوە لە ناو دەستگاکەی خۆمانە هەڵێواسی ئەم تابلۆش پێشکەشەر بە کورساتی عزیز بەڵام ماویەتی ئیشەڵا دەستەکان ئەو هەموو دیارە جوانە بەخێر بێ ئەزیێت خۆشحاڵ بووم.